گەشتێکی سەردەریا قایقڕانی بۆ خۆشگوزەرانی و ڕابواردن تا دیێت بەناوبانگتر دەبێت بە تایبەت بۆ ئەو کەسانەی لە توانایاندایە. قازانجێکی زۆری هەیە بۆ شوێنی لەنگەری قایقەکان و هەروەها چاکردنەوەیان. هاوڵاتیان ئامادەن بۆ دوورکەوتنەوە ڕوو بکەنە سەر ئاو لەسەر هەر شتێک لە قایقی مامنەوەندیەوە بگرە تا یەختە گرانبەهاکان. ئەندروس لاکی خاوەن کەشتیەک دەڵێت I think this whole thing is more stressful than لە بڕوایەدام ئەمە هەموو بەگشتی فشارێکی زۆرتر لەوەی کە هەیە کەوا زۆرمان دانمان پێداناوە. جا کاتەکە زۆر گونجاوە مەبەستم لە ڕاستیدا بە هیوام لە ڕووی دەرونیەوە دوور بکەمەوە. وین گۆڵدمان سەرۆکی کۆمپانیای ئەتۆمێک تۆنە یەخت لە شاری ئەلەمیدا لە ایالەتی کالیفۆرنیا دەڵێت لەم ڕۆژانەی دوایەدا فرۆشیان چووەتە سەرەوە کە لە مانگی حەوت گەیشتووەتە هەرە بەرزترینی. ئێمە پڕ فرۆشتنیمان هەبووە لەم مانگەدا. من لەم باوەڕەدام لە مانگی ڕابردوو 12 قایقمان فرۆشت. فرۆشتنی 3-4 قایق لە مانگێکدا بۆ ئێمە مانگێکی باشە. دیارە هۆیەک هەیە بۆ ئەو ئاراستەیە کە خەڵک دەیانەوێت شتێک بکەن و هەروەها ڕووکەنە شوێنێکی ئاسایش. لە کاتێکدا پەتاکە نەگەرانەکانی ئاسایشی دروست کردووە و هەڵێکی کەمتر بۆ خۆشگوزەرانی و ڕابواردن. هەروەها لیستێک هەیە بۆ لەنگەری قایقەکان. گۆڵدمان دەڵێت ئەمارێکی لەم دوایانەدا لەلایەن ڕێکخراوەی بازرگانی دەریایی ئەمریکایی وا پێشان دەدات 70% فرۆشیارانی قایق یان بەگشتی قایقیان نەماوە و یاخود زۆر کەمیان هەیە. کە تۆ لەوێ لە دەرەوەدای هەڵسوکەوتت لەگەڵ کەسانی تردا نییە. جا لە ڕاستیدا یارمەتی دەدات لە خۆ دووڕاگرتنی کۆمەڵایەتی. زەریا، دەریا و گۆمی ئاو باشترین شوێنن بۆ هاوڵاتیان بۆ خۆ دۆڕاگرتن لە کاتێکدا لە هەمان کات ڕادەبوێرن. ئەو دەشڵێت تو لەبێ لەگەڵ کەسانی تردا سەرۆکارت نییە. جا لە ڕاستیدا یارمەتی دەدات لە خۆ دووڕاگرتن. سلیکەی دەڵێت قایقڕانی و خۆشگوزەراندن لەسەر ئاو وەکو دیاریەکی جوانە بۆ هاوڵاتیان. لەو باوەڕەدام لە ڕووی خۆپاراستنەوە بژاردەیەکت پێدەدات یاخود میوانێکت هەبێت. لە جینگێکی کراوەدا کە هاوڵاتیان چێژ لە شتێک وەردەگرن کە زۆر تایبەتە. لە کاتێکدا ئێمە لەگەڵ هەندێشتی ترسناکدا سەودا دەکەین. بەڵام بە هەموو ئەم قایق و کەشتیانە کە ڕوو دەکەنە دەریای کراوە نەگەرانی ئاسایشی هەیە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ڤایرۆسی کۆرۆناوە نییە. پاسەوانانی کنار دەریای وڵاتە یەکگرتووەکان پێشنیاری کۆرسی ئاسایشی دەکەن بۆ ئەوانەی تازە قایقڕانن. بەڵام بەهۆی پەتاکەوە ئەم هاوینە سەخت بووە لە دۆزینەوەی کلاسی ڕێنمایی و فێرکردن و لە جیاتی ئەوە زۆریان ڕۆیان کردووەتە ئینتەرنێت.